سەرۆک ترامپ ڕێبازین خوا دەگوتارە ساڵانەیە ڕەوشە وڵاتدا لە کۆنگرسی ئیرۆ وێ داڕێژە. ژمارە قوربانیên سڤیل di operasyonên Tirkiyada li Efrînê bilind dibe. û pitir ji heftê kampaniyên otomobelan beşdarî pêşangeha otomobelan dibin li Washington. سلااو ڕێز و هیڤێن دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. کورد کۆنەکشن ڕۆژانی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و کەناڵی NRT ڕاستەوخۆ بەخشی دەکات. Mr. Speaker, the President of the United States. دانالد ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەردەم ئەندامانی هەردوو خانەی کۆنگرێسی ئەمریکا و میوانەکانی ئامادەی ئەو مەراسیمە دەبن یەکەم وتاری ساڵانەی خۆی بۆ سەرانسەری وڵات پێشکەش دەکات. وەک بارێکی باو سەرۆکەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پاش تێپەڕبوونی ساڵێک بەسەر پۆستی سەرۆکایەتیاندا وتارێک پێشکەش بە سەرانسەری وڵات دەکەن و تەوەرە سەرەکیەکانیش بریتی دەبن لە خستنە ڕووی ڕەوشی ئابووری وڵات و دەرفەتەکانی کار و بازرگانی و سیاسەتی دەرەوەیی و هەروەهاش دۆسەی ئاسایشی نیشتیمانی. هەمیشەش لە پاش وتاری State of the Union لایەنی ئۆپۆزیسیۆن وتارێکی وەڵام دەرەوەیی دەبێت و بۆ ئەم شەویش دیموکراتەکان جۆسف کەنەدی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانیان دەستنیشان کردووە تا وتارەکەیان پێشکەش بکە. هەندێک ئاماژە لە ئارادان کە ژمارەیەک لە ئەندامانی دیموکراتەکانی کۆنگرێس ئامادەی وتاری ساڵانەی ئەم شەوی سەرۆک ترامپ نابن. بەپێی دەستوری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت سەرۆکی وڵات هەموو ساڵێک راپۆرتی خۆی هەبێ لەسەر ڕەوشی ئەمریکا. نەها ڕاستەوخوا دەگەل مەساڵح دەمی جەرک و هەنێکی ئاگەهداری هەنێک خاڵ و ناڤڕۆکا گوتارە سەرۆکیە ڕاستەوخوا دەگەلمە هیویدارم ئامادە بە کاک ساڵح گەڵ و ساڵح ئەم چاوەڕێی چ دکن ژێ سەرۆک ترامپ چاوەڕێی چ دکن ئەم چ ببیهیسین ژوینە؟ داخوازە لێبوورینی دیارەکە ساڵحنا ئامادەی هاتانەها کۆم بەحسەیە گوتارەها سەرۆک دۆناڵد ترامپ بکەن. کۆشکی سپی نوکوڕی لە هەموو جۆرە دەستەبوونێک دەکات لەو دەست لە کارکێشانەوە لە ناکاوەی ئاندرۆ مەککابی کەسی دووهەم لە دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی ئەمریکادا. سەرۆک ترامپ بە ئاشکرایی ڕەخنەی لە مەککابی گرتووە بەهۆی ئەو لایەنگیریە سیاسیەوەی هەی بووە وەک دەگوترێت زۆر جار ویستویەتی لە کار لای بدات و کۆشکی سپی دەڵێت هیچ پەیوەندیەکی بەو بڕیارەی ئاندرۆ مەککابیەوە نییە کە تەنها چەند هەفتەیەکی مابوو بۆ خانەنشینی وەلێ چاوەڕوانی نەکردو لە ناکاو بڕیاری دەست لە کارکێشانەوەی لە پۆستەکەی ڕاگەیاند. وەزارەتە خەزینەیە ئەمریکی لیستەکە سەرڕاستکریە کۆنگرسی ئەمریکی تایبەت بناوین سیاسەتوان و کاربەدەستین و نزیکی سەرۆکی ڕووسی ڤلادیمیر پوتینن وەشاندیە. لیستا 9 ji 200 کەسان پێک تێ لێ بەڵاوۆک نابێژە کە ئەگەر جزای 9 وێ li ser wan bên danîn yan ne. ژمارەکە کاربەدەست و کەسایەتیên berî neha ئەمریکا ciza li ser wan danî di lista 9 de ne jî. Belavok peywendiya wan kesan bi meznek rêberên Rûsî û bi taybet Vladimir Putin ve diyar dike û herwesa milk û samanê wan jî eşkere dike. Biryara Serok Trump li meha tabexa borî mor kirî دۆرگرتن دانینە سەر هەر کەسێکی دەست هەبە di bazirganî de digel ajansên berrevanî û dezgehên zanyariyên hikûmeta Rûsî ve heyî. Demokratên Kongresê Emerîkî rexneyê li serokî digirin ji ber ku cizayê nûh nedanîne û çi plan jî nînin ji bo rêgirtinê li dijminkariya Rûsya piştî ajansên Emerîkî gotî Mosko dest xistiye hilbijartinên serokatiya Amerîkada li 2016.
تورکیا هێرشەکانی خۆی دەست بە کورد لە سووریادا چڕ کردوێتەوە و سەرۆکی تورکیاش جەخت دەکاتەوە لەوەی هیچ پاشەکشەیەک ناکات لەو شاڵاوی ئەنکەرە دەستی پێکردووە بۆ سەر کورد لە سووریادا کە بۆ تەمایی نیگەرانی لە نێوان هاوپەیمانەکانی ئەنکەرە و وڵاتانی دراوسێشیدا. ئەم کردە لەشکریەی تورکیا بە مەبەستی لەناوبردننی یەکینەکانی پاراستنی گەلە لە شاری کوردنشینی ئافرین. ئەگەرچی لەشکری تورکیا لە سەرەتایی هێرشەکانیدا دەیگوت دەتوانێت بە چەند کاتژمێرێک شاری ئەفرین داگیر بکات، بەڵام زیاتر لە هەفتەیەکی وێستا لەشکری تورکیا و لەشکری ئازادی سووریا بگەنە بەرزاییەکانی قەستەر کە دەڕوانێت بەسەر شاری ئەفریندا. ئەم بەرزایانەی قەستەر گرنگیەکی استراتیژیان هەیە چونکە بەرزترین شوێنە لەم ناوچەیەدا و پێشتر بەدەست پەکەکەوە بووە. تورکیا هەروادێ و هێز و چەک و کەرەستەی زیاتری لەشکریانە دەنێرێتە ناوخاچی سووریاوە پاش زیاتر لە 10 ڕۆژی ئەو کردە لەشکریانەی بە ناوی چڵە زەیتونەوە دەستی پێکردووە بۆ داگیرکردنی شاری کوردنشینی ئەفرین. پەکەکە بێت یان پەیەدا یان یەپەگە جا هەر ناوەکی هەبێت بە پشتیوانی یازدان لە ناویان دەبین و هیچ بەزەیەکمان نابێت بەرامبەر ئەوانەی هێرش دەکەنە سەرمان و دەبنەمایی هەرەشە و مەترسی بۆ سەربەخۆیی و سەقامگیریمان. بێ لە تانک و زرێپۆش و هێزی پیادە لەشکری تورکیا ڕۆژانە تۆپباران و بردومانی ناوچە کوردنشینەکانی سووریا دەکات و زیانێکی زۆریشی لە خەڵکی سڤیل داوە. ئەرکەلک هەوڵەت خۆی پەکێ و پەجە سکنیمە ئەردۆغان قەسفێ دەکەی گوندێ مە و بۆلیۆ و شێغۆر زمۆرە توپال و گوندێ کردو ئەمش دەربێوی ناترسن ئەگەر چ دەبێ ملاو بێ ئەم گوندێ خبەر نادن ئەم زەتونێ خبەر نادن هەر بەر دارێک زەتونێ ئەمێ شهیدی بدن دیسه ام نادن اردوغان اگر دنیای عالم لهف کفه ام آخا خود در نکفن ما چه دخوازن جمع هر چهار پرچه کردستان را ما ای وکی چی تر دخوازش ترکی ده سر عفرین خلکی ما دکوژه مالا دشوتین مالا تالان دکی ما چش ما دخوازه ام سر آخا خونه خودی آخا خو شرف و نامسا خونه چش ما دخوازن ام جوان دپرسن پێدەچێت ئەمێرشانەی تورکیا و شەڕەکانی تری ناو وڵاتەکەش کاریگەریەکی نەرێنیانە بێ لەسەر ئەو هەوڵانەی بۆ ئاشتی دەدرێن لە سووریادا. زۆر بەقوڵی نیگەرانم لەو ڕۆژەی لە سووریادا هەیە لە هەموو ڕوانگەکانەوە سیاسی، ئاسایشی، مرۆڤایەتی و هەروەها مافەکانی مرۆڤیشەوە. گرنگە کۆتایی بە توندوتویژیەکان بهێنرێت و سەروەری سووریا بگەڕێنرێتەوە و خواستی ڕەوای خەڵکی سووریا بێتە دی لە ڕێی ئەو پرۆسەیەوە کەنەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتی دەکات. رووسیاش دەخوازێت درێژە بە کۆبوونەوەکانی سوچی بدات. پێدە و ئۆپۆزیسیۆنی سەرەکی سووریاش وێڕای ناوکۆچیەکانیان بەشداریکردنیان لەو کۆبوونەوەیەدا ڕەت کردەوە. ئەم ڕۆژ ژمارەیە لەو شاندانەی بڕیار بوو بەشدار بن بەڵام لە فڕۆکەخانەی سوچی نەچوونە دەرێ چونکە ئاڵای سووریا هەڵکرا بوو هەروەهاش لۆگۆی حکوومەتی سووریا هەڵواسرا بوو و ئێستاش چاوەڕوانن بگەڕێنەوە بۆ ئەنکەرە. و پامێرە دەنگی ئەمریکا لە ئەفرینی ڕادگەهینە دە ڕۆژن ئۆپراسیۆنین ئارتێشا تورکیادا لە دەڤەرە ئەفرینی ژمارە قوربانیان دناف سڤیلاندا زیێدە دەبن. دتوبارانە تەوشانکی بە بالافر و موشەکان لە دژی ئەفرینێ هەری زێدە سڤیل دبن قوربانی هەروەها هەژمارە کەسێن دەربەدەر دبنجی زێدە دەبە. د کنفرانسێکە چاپەمەنیەدا مەجلیسا تەندروستیە ئەفرینی ڕاگەاند و di nava 10 rojan de 6 kes hatine kuştin û 153 jî birîndar bûn. Ango bi giştî 213 sivîl bûne qurbanî. Her wiha 3 kumkujî jî çêbûne. Birîndar 97 mêrin 3 jina 3 jin 26 zarokin evna hijmarê birîndaran. Ê ku şehîd ketine ê mêra 29 ê jina 12 û ê zaroka 19. Li aliyekî din tu barana balafiran bin xane û cihên şûnwarî jî dike armanc weke dûrbendava meydankê û perestgehên nebîhûrî û eyndarek ku wêran bûye. Derbara êrîşan darê veberiya xwe ser bi daxuyaniyekê ji raya giştîra armanca van êrîşan aşkere kir û ji aliyên pêwendîdar xwest dawî lêbînin. Hovîtiya vê êrîşê jêrzemîna herêmê û deverên kevnar û dîrokî hedef digire. Bi armanca veşartina dîroka herêmê weke hewildanekê ji bo pîlanên xwe yê dagirker ên Osmanî.
لتوی وان ایریشان نکاری بون بوستک پیشوا بچن لتواهی آخا هرمه و راستی برخودانه که به همپایه یکینی پاراستنا گل و جن و هیزن سور دموکراتیک هاتن. ایریشن ارتشا ترک لدج افرینه که تا روژا 11 و تو بارانا به سر و بر به دهان قربانیان سویل بی خوهشتنه و زراره که مازن گهاند یا مال و ملک خلکه لی بله گله افرینه که روژانا جانگورین خواه و غرد که دبی اوی هیا سرکفتنه لبر خو بده. نوروز رشو دنگ امریکا افرین زیده باری زیانه مزن به سویلان دکه و پترژشست کسان هاتنه کشتن و 150 جی بریندار بونه فروکن ترکیه شنوارین کفنارین عیندارا بمباران کرنه و زیانک مزن گهایا و پرزگها دیروکی جبو ام آگهداری پیش هاتن داوین روشا افرین بن ام میوانداریا خانم نوبهار مصطفى دکن او انداما بیرویا دیپلماتیکا مجلس سوریا ديمقراتا نوبهار خانم قال كي بخير هاتي ما رابور ديج مالك مزنا سيفيلان تكشتن بتر شيس كسان هاتنا كشتن وصلوا بينجا بتر بريندار بنا يعني تشتي داوي هي وروشا مروفاين لعفريني تشاو وشاو ونشاو دشوبينن حركس افده رجاء افشري دجوار قول ايرو العفريني بايريشن تركيا وشاتين جو الي كاري ويدكن ايريشكي دجوار لسر عفريني دكن براستي اف شركه نشركي جو نافبري دهيزن لشكرينا يعني تركيا ايريشن هيزن يكيناي باراستنا قال تاني فيادكي اف شركي الهمبر ديروكي شر الهمبر قالي كرد يعني اف راستي حمي داخيانين اردوغان جي في تشتي ديار دكي يعني اردوغان دي بيجي امي اشتا افقس كوچبرن جود لتركيا هنا امي فجرينن امي وان العفريني بيجي بكن اف تي جو اف جلي جو ايرو بده 1000 سال لسر خاكا خا جيان دكرن تين انكار كرن ديرو كويتي انكار كرن دخازن دي غارتني كي ديموغرافيك دوي هرميدو تشي بكن و حمي تشتن جو اثبات بكن جو ايرو ديرو كي اف خلق لسر عرضه خوجيان دكي جي ايريشي كي دجوار جي سرويد ماشين وياكي جوان جي اف ايريشي سر عن دار تشي نبار خانم نها سروك تركيا اردوغان دي بيجا ازي عفريني جي تيرورست باقش بكم وزي بدم دستي خوين وي خوين عفريني كينا خوين عفريني يعني دوكس جركا او ناكو كينا بري وانشينا بيقون رون النقاش بكم بيجن خدي عفريني كينا يعني ملاتكي بري ديروكي بدا 1000 سال لا عفريني بو حطنا اف تشتن ديروكي ايرول دبن اخا عفريني داجيهين وشارتنا وايجو هاتنا كشف كرن وكي كلا نبي هوري وكي كلا سمعانا ين وكي عنداري محمي اثار ديار دكي جو اف خاك يا كردي عفرينين يعني جدا بيقولي اردوغان جو او دكي امرون نوكاشيروفا بكن نقاش بكن اف نقطه كي بين نقاش يعني تخال جرينج بحث كر مثلا شنو وارن عفريني مبخوا ديتنا يعني النوتو حفتي ونوتو هاشتي قال لك جاري شو عفريني من شنو وارن ديتنا بالتايبت اندارك وقت مدي فروكان او بومبا باران كريا يعني جمره قال كي نخوش بو اندارا جهك نبتني خلق كردار يعني عفرينيا رايا يعني شنو واركي ديروكا مروفانيه يعني بمباران كرناوي تشد جهينا چما جهان بيدنگ دبل برانبر وينا شخصات اف بيدنگبونا جو نافنتوي حركس لغوري هالوستي خوي سياسي نشان ددي بيدنگبونا خوجي لغوري وي بدشيري لأما سازين وكي يونسكو سازين وكي يونيسيف سازين جو جريداي المتحدة اف بيدنگبونا وي بسبب يعني ايرو قالكي كسن نافدارن بروفيسورن جبو آثارا يعني سركاري آثارا دخبتن قالك رابورن تشيكرن شاندن يونسكو قالكي بنغوازين جور بجور جبو حمي ايقو بفيتشتي على قد كيان اهتمام دكي جرى شاندن اما او بيدن بونيوي او يا بالي ما دكشيني يعني طبيعيا اوبجكتيف تيوا تيغو افسازي جبلا لهمبر تركيا بيدنجن ولهمبر
لگوری مشروعی گو ایرو اردوغان پیش دخینه ویا قبول دکن یعنی بله نوبار خانم قالك جهن كو براستي راستو خوا كاريغريا فان اوبراسيون هاي غندين لسر سنورنو او غندين انت دي كوردين افريني يعني او رشام روفانيا وان هاو تشاد بيس تش دبل جموان روش او بخو قالي عفريني يعني حرتم بنجوازيه وان ديار وتشتيقو لسر رويا عرديجي درد كفيه هولي بر خداني جبوخا اساس قرتنا ليه مخابن باجاري عفريني اجي وقتي قريزة سوريا دس بكري حتى رو جمي ايرو حرتم دبن امبرغو كي جيان دكر ورغم ويجي دزاني كو ايرو وشركي ترك شركي دجوار لهمبر وان وبيمشان دنجبونا وحاضرتي خا كربون يعني ملي خستابن دملي باراستني دابن دملي دبوي يعني اشياء ارزاق حاضر بكن لابناي واتي جو هريمي كي دبن عنبرغو دا بكاربي جو قلكي دم دريجيجي لهمبر في تشتي برخه بدن يعني برخه دست باش قلكي سباس جبو ميفانداريتان وبهار مصطفى اندام بيرويا الدبلوماتيكا مجلس سوريا الديمقراط ميفانا كورت كونكشن بو لباجار السليماني جي نرازي بون تر رخصن لديجي اوبراسيون ارتشا تركيا لسر عفرينيان بامنيري ما دناف خوبشاندان دار رياكسيونا كار بدست اولدار و خلقي عددي لهمبر كارن ارتشا تركيا ورغرتنا لەگەڵ بەردەوامی هێرشە سەربازیەکانی تورکیا بۆ سەر شاری عەفرین لە باکووری سووریا کاردانەوەکان تاکو دێت گەورەتر دەبێت لە هەرێمی کوردستاندا چین و توێژە جیاوازەکان ئیدانەی ئۆپراسیۆنە سەربازیەکەی تورکیا ئەکەن. عفرین پارچەیەکی سەرەکیە لە هۆش و لە مۆخ و لە وجدانی نیشتیمانیمان و لە وجدانی مرۆڤایەتیش چونکە بەدەست و مەچەکی خۆیان توانیان تەواوی ئەو ناوچانە بپارێزن لە دەستی تیرۆر بۆیە ئێستا شایستەی ژیانێکی پڕشکۆمەندی و جوامێرین نەک هێرشکردنە سەریان. من وەکو ئەو هەمیشە داوای نزاعەکان لە گەلانی تورکیا بۆەوەی کە سەرکەوتوو بێت لە ئۆپراسیۆنی عفرینە من نزاعەکەم لە خودداکە ئۆپراسیۆنی عفرین سەری دەوڵەتی تورکیا و سەری سیاستەکانی ئەردۆغان و حکوومەتی ئاکپارتی بخوا. لە نێو شەپۆلی ناڕەزایی دژی هێرشی سەربازی بۆ سەر شاری عەفرین دەنگی مامۆستایانی ئاینیش دەبیسترێت و داوای دەست بەجێ ڕاگررتنی ئۆپراسیۆنی چڵە زەیتون ئەکەن. ئەردۆغان لە ژێر پەردەی ئاینە لە ژێر پەردەی یەکێ لە سورەتەکانی قورئانە بە ناوی سورەی فەتحەوە دەوێت فەتحی شارێک بکە فەتحی میلەتێک بکە کە میلەتێک لە سەدانەوە دونۆی موسڵمانە ئیلتیزامی دینیان هەیە بۆیە من داواکەم لە تەواوی دەستگا ئیسلامیەکان و لە تەواوی ڕێکخراوە ئیسلامیەکان و لە ڕێکخراوە جیهانیەکان داواکەم کە بێنە سەرخە داوا بکەن کەمپین دروستکەن بۆ ئەوەی کە زەختێک لە ئەردۆغان دروستکەن کە ئەم هێرشانەی بوەستێنێ لەبەرەوەی یەکگرتووەکو پرەنسیب لە پێڕەوی ناوخۆیە بڕای بە مافی چارەنووسی گەلی کوردستانی لە هەر چوار پارچەی کوردستانە بۆیە پێویستە ئەو دەستدرێژانەی تورکیا بۆ سەر عەفرین کۆتایی پێبێ و ئەگەر کێشەیەکەیە لە نێوان یعنی کوردی گەلی کوردستانی ڕۆژاوە و تورکیای ئەبێ لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکرێ و ئەبێ ڕێز لە ئیرادی گەلی ڕۆژاوی کوردستان بچێت. سەرەڕای ناڕەزایەتیەکان بەرامبەر بەم هەنگاوی تورکیا لەسەر هەردوو ئاستی هەرێمی و نێودوڵەتی ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند کە ئەوان پلانیان هەیە درێژە بە ئۆپراسیۆنە سەربازیەکانیان بدەن بە درێژایی باکووری سووریا هەتاکو دەگاتە سنووری عێراق. ئۆپراسیۆنی چڵە زەیتونی تورکیا پێی نایە هەفتەی دووەمەوە و گەرچی تورکیا بانگەشەیە واکات کە بۆ پاراستنی سنوورەکانی ئەم ئۆپراسیۆنە ئەنجامەدات بەڵام ئەمڕۆ خۆپیشاندەرانی سلێمانی زۆر تووڕەن و پیان وایە کە ئەوەی ئەردۆگانی کات داگیرکاریە و دژایەتی نەتەوەی کووردە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. هاوکاتی بەردەوامی هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچە کورد نشینەکان لە سووریادا کۆمەڵگەی نێونەتەوەیی نیگەرانیەکی زۆری هەیە سەبارەت بە هەر وادێ و زیادبوونی زیانە گیانیەکان بە ملیۆنان خەڵک بەهۆی 7 ساڵەی شەڕی ناوخۆی سووریاوە ئاوارە بوون لەو ژمارەیەش زیاتر لە 4 ملیۆن ئاوارە لە ئوردوگاکانی پەنابەراندا دەژین لە وڵاتانی دراوسەی سووریادا. سەرۆکی ئەڵمانیا و هەروەهاش ئەکتەرێکی بەناوبانگ کە نێردراوی تایبەتی دەستگای پەنابەرانی سەر بە نەتەوە یەکگرتوەکانیشە سەردانی یەکێک لە ئوردوگاکانی پەنابەرانیان کردووە. پەنابەر لە دوور ئەنجلینا جۆڵی کومبوون لە پێنجەمین سەردەنەوەیدا بوو کامپە زاتەری لە دەشتە ئوردنێ کێمتر ژ یەک دەمژمێرە ژە سنوورێ سووریە دوور
ئەکتەر جۆڵی شاندا تایبەتە ئاژانسە پەنابەرانە یانەتەوەینێک گرتی ئەو بۆ ڕۆنیژدوانên کامپê di nav qur û xîvet û kerevanan de axif hîn zarok hene ku bilî vê kampê çi xaniyên din nedîtine. Di destpêka sala heştan ya şerî de bû min kesereke ez bihê me ve Urdun û asta dijwarî û karesatê tev penaberên Sûrî bibînim. Calî daxwaza çareseriyeka siyasî bû şerê Sûriyê dike û dibêje alîkariya mirovahî ne çareseriya dem dirêje. Vêca ez banga endamên civata ewlekariya netewêniyê girtî dikim bihêne herêmê seredana kempa û penabera bikin û dawiya dawî bigehene çareseriyeka giştiya netewêniyê girtî û civakan av netewî. Nabe em qet ji bîr kên ku şer dest pê kir dema gelê Sûrî daxwaza pitir ya mafin mirovan kir. Nêzîkî 606,000 penaberên Sûriyên tûmarkirî li Urdunê hene. Lê wa heye hindê dî hebin ku nehatîne tûmarkirin. Hindek ji wan li kampa Zaterê dijîn lê hinekên din li civatên seraserê Urdunê hatine belavkirin. Li rojeyekê ya seredana serokê Almanya Frank-Walter Steinmeier wî ji bo wergirtina penaberan pesna Urdunê da. Bêxweşhal bûm vegeriyayîm ji ber ku ev jî delîveke bû xizmetkirina welat. Yê ku çendîn salên borî penaberên ji Falastînê gelek penaber ji Iraqê piştî sala 2003 û ji sala 2011 were bi 100,000 penaberên ji Sûriyê qebûl kirine. Steinmeier got Urdun welatê 10 milyon kesan ji bo wergirtina penaberan pêdivî alîkariyan e. Almanya alîkariya mirovahî li Urdunê ji 600 milyon dolara bo 740 milyon dolara li sala 2017 zêdetir kir. Alîkariya dirawî Amerîka ji bo Urdunê bo sala 2017 bi giştî 1.3 milyar dolara. Heft salan piştî serheldana Misriyan bû derxistina serokî wî demî Hosnî Mubarak û xwepişandanên li meydana Qahîreyan bûyne sembola buhara Ereban niha li Misrê amadekarî tê kirin ji bo hilbijartinên serokatiyê ku dê taqîkirin be ka gelo Misriyan çi bi dest xistiye û çi ji dest daye ji demê serheldana wan ya zivistana 2011 were. مصرەکان لە ساڵی 2011 داوای گۆڕانیان کرد و بەدەستیان هێنا. پاش 7 ساڵ ڕاستیەکەی تاڵ بوو بەڵام شێکەرەوان دەڵێن هەندی شت بەرەو باشتر گۆڕان. ڕخنەی زۆر لە سەر و کۆمار و کاربەردەستان هەیە بۆ نمونە 50 بۆ 6 ساڵ لەمەوبەر لە کاتی جەمال عەبدولناسر سەر و کۆماری پێشین نەبوو. جا میسر بەرەو پێش دەڕوات بەڵام بەراوردی مەکە لەگەڵ ئەو وڵاتانەدا کە لە دەرئەنجامی شەڕی ناوخۆ و دەیان سەدا تا دیموکراسیان بەدەستێناوە. بە پێچەوانەی سوورە و لوبنان مسر خۆی لە شەڕی ناوخۆلاداوە لە ڕێگایش لەشکرەوە خۆی لە تونوتیژی دوو ڕاگرت. بەڵام لە هەمان کادا ئازادیەکانی کەس کردەوە. عەبدولفەتاح سیسی لە ساڵی 2014 هەڵبژێردرا و دەیەوی بۆ ترمێکی تر بمێنێتەوە. کەسانێک پیان خۆشە بمێنێتەوە بە کەسانێکیش لەگەڵەوەدا نی. ئەو سوپای میسر ئابووری ژێرخانی ساز دەدات و زۆر شتی تر وەکو چوونە سەرەوەی ژمارەی دانیشتوان. بەڵام مسر دابش بووە ئیسلامیستەکان بەهۆی لادانی خوان مسلمین لە سیسی تووڕان لێبراڵەکان هەندی لە ئازادیەکان نەدەستداون. زۆری لەو باوەڕەدان مسر هێشتا ماوە لە بەهاری عەرەبی چاک ببێتەوە. هەستیاریەکی زۆر لەبارەی سەروەریەوە هەیە و هەستی ناسیۆنالیزم زۆرترە تا هەر وڵاتێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بێگومان لە بەرەوەی سەرزەمینێکی کۆن و خاوەن شارستانیەتێکی دێرینە. سیسی لە بەرامبەر ئۆپۆزیسیۆنێکی لاوازدایە و لەوانەیە بباتەوە. حکوومەتی ئێستا دەیەوێت دڵنیا بێت سیسی بباتەوە بەڵام هەروەها وڵاتیان هەیە کە دەیانەوێ لەو بڕوایەدا بن دیموکراسی هەیە. کەس چاوەڕوانی هەڵبژاردنێکی 100% نییە بەڵام شیکەرەوان دەڵێن هێشتا نیشانی ئەوە دەدات مسر لەوەتەی باهوزی ساڵانی گۆڕەپانی تەحریر بەکوێ گەیشتووە. جان دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا. لە واشنتنی پایتەختی ئەمریکا پێشانگایەکی ساڵانەی ئۆتۆمبیل کرایەوە و خەڵکێکی زۆر بە سەرسامیەوە لەو جۆری ئۆتۆمبیلانەیان دەڕوانی کە لە پێشانگاکەدا نمایش دەکران. لەو پێشانگایەدا کۆمپانیەکان نوێترین بەرهەمی خۆیان خستۆتە ڕوو بۆ ئامادەبووان.
بە بەشداری زیاتر لە 6 کۆمپانیای بەرهەمهێنانی ئۆتۆمبیلی ناوخۆیی و بیانی 76مین پێشەنگای ئۆتۆمبیلی واشنگتن دیسی کرایەوە. کۆمپانیەکانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل زیاتر لە 600 جۆری جیاوازی بەرهەمە نوێیەکانیان نمایش کرد. ئەم ساڵ کەشوهەوا زۆر نایەبە کۆمەڵێک چالەکی جۆرە و جۆر ئامادەکراوە بۆ هاوڕێ و خێزانەکان لێرە یاری ستاروەرسمان هەیە کە هەموو کەسێک دەتوانێت تاقی بکاتەوە. پێم وایە ئەم ساڵ پێشانگاکە خەڵکێکی زۆر سەردانی دەکات. بۆ بینینی ئۆتۆمبیلی نوێ و جیاواز ئامادەبووان بە دڵخۆشیەوە بەشداری لە پێشانگاکە دەکەن. لێرەدا دەتوانن لە نزیکەوە ئۆتۆمبیلە دڵخوازەکانیان ببینن و تاقی بکەنەوە. کۆمپانیەکان ئۆفەری تایبەت پێشکەش بە سەردانیکەران دەکەن. بە دڵنیاییەوە پێشنیار دەکەم کە خەڵک سەردانی ئەم پێشەنگەیە بکات. من بەنیازم باوکم هاوڕەکانم بێنم و ئەم پێشەنگەیان نیشان بدەم. دڵنیام کە پێی سەرسام دەبن. لە بەشە جیاوازەکانی پێشەنگەکە ئۆتۆمبیلەکان بە پێی وەشان و ساڵی دروستکردن دابەشکراون. نرخی جیاواز و تایبەتمەندی جیاواز لەخۆ دەگرن. ڕێژەی زۆری بەشداریکەرانی پێشەنگاکە لە چینی گەنجان پێکهاتوون بە پەرۆشیەوە بۆ بینینی ئۆتۆمبیلە دڵخوازەکانیان چاو دەگێڕن. من زۆر حەزم بەم شوێنەیە لێرە کۆمەڵێک ئۆتۆمبیلی جوانی لێ من خۆم حەزم بە ئۆتۆمبیلی گرانبەها و سپۆرتە وەکو لامبۆرگینی و بێنتلی و ڕۆژڕۆیس لەم جۆرە ئۆتۆمبیلانە. پێشبینی دەکرێت ئەم ساڵ زیاتر لە 250,000 کەس لە سەرانسەری ئەمریکا و جیهانەوە سەردانی پیشانگاکە بکەن لە واشنگتن. محەممەد نەجات دەنگی ئەمریکا واشنگتن. ئۆتۆمبیلی جوان ئۆتۆمبیلی جوانی تیا پارەکی جوان ئەوتر ئەمشۆ سەرۆک باسی ئەوە دەکە ئایا توی ئابووری ئەم وڵاتە چۆن دەبێت لە ستیت ئۆف دە یونیەندا باوەڕ دەکەین کە چاوەڕوان بکری ینی مەسەری ئابووری و مەسەلە ناخۆیەکان بابەتی هەرە گەورەی یان گرنگی گوتارەکەی سورک بچونکە سەرۆک ترامپ لە کاتی ئەوەی کە دەست بی بە کەمپینی هەڵبژاردنەکانی کردووە جەختی کردووە لەسەر بابەتی ناوخۆش بابەتی بابەتی ناوخۆیی زۆر گرنگ بوو بە تایبەتی ڕەخساندنی دەرفەتی کار بۆ ئەمریکاییەکان لێرەدا هەندێک لە ئامارەکان ئاماژە بۆ دەکەن کە ینی ئاستی بێکاری بەرەو نزمبوونەوە ڕۆشتووە بەڵام هێشتا بە پێویست نییە لە ئەمریکادا بەڵام دەخیل ئەوە گرنگە سەرۆک چی باز ناکە ئەم شەو جێ لەبین دەوری ساعەت 9 شەوی گوتارەکەی بەشان دێتنە جماهەیە بەرنامە کورد کۆنەکشن هاتە ڕۆژاهینی هەر شاد و بەختەوەر بوون ڕەحافیز هەر شاد